کە دەبینم شەروانێک ئەوها شەڕ دەکا دڵم ئۆقرەی ناگری، یعنی کە شەهیدیش بوو ئەوها لەسەر ئەو باڵەخانەیە فرێدرا خوارەوە. بۆیە ناوم ناکوڕەکەم دەنیس. تەمەنا دەکەم ئینشاڵڵا پەروەردەی کەم جێگرەوەی شەهید دەنیس بیت. هەر چوار پارچە ئامادەمە لەکوێ شەڕەبی غەدر لە کورد بکرێ ئامادەمە من بچم. لە خۆشەویستی کچە شەروانێکی شەهیدی ڕۆژئاوای کوردستان کە ناوی دەنیز بوو، خێزانێک لە شاری هەولێر ناوی کوڕەکەیان دەنێن دەنیز. سڵاوتان لێ بێت، ئەحمەد هەرکیم لە کۆمەلگای پیرزینم لە شاری هەولێر. دیارە ئەم منداڵەی کە بەدەستی منەوەیە تەمەنی 10 ڕۆژ دەبێت. باوکی بۆ پایتەخت میدیا باز دەکات کە لە خۆشەویستی ئەو کچە شەروانەی کە لە ڕۆژئاوای کوردستان بە دیاریکراوی لە گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە گیانی خۆی بەخت کرد، ئەو لە خۆشەویستی ئەو کچە شەروانە ناوی کوڕەکەی کردوتە دەنیز. اینجا گفتوگوی زیاتر لەگەڵ باوکی دەنیز دەکەم، دەمەوێت زانیاری زیاتری لێوەرگرم. سڵاو لێ بێ کاک مەجید، ئەو کاتت باش بم بۆراگەر کاکە دەنیزم لێ وەربگری. زۆر سپاس دەکەم کاک مەجید. پێم بڵێ بزانم چۆن بوو بڕیارتدا ناوی ئەم منداڵە جوانە بنێیت دەنیز؟ پێشەچی زۆر بەخێری کەناڵی پایتەخت دەکەم و پێشەچی سوپاسی خوای گەورە دەکەم کە وەکو کوردێک هاتوومە سەر دنیا، و دووش ئەو کچە شەروانەی کە لە ڕۆژئاوا ئەو شەڕەی کرد گیانی خۆی بەخت کرد، دووش یعنی بە پەرۆشی ئەو شەهیدبوونی ئەوەوە کە ئەو کوڕە هاتە سەر دنیا، یعنی دڵەکەم وا هەستی کرد ئەگەر ناو بنێم دەنیس. باشە. ئەو برێن شەڕ و ئالوزیانەی لە گەڕەکە کوردیەکانی ڕۆژئاوای کوردستان و شاری حەلەب هەبوون، تا چەند کاریگەری لەسەر دروست کرد و یعنی هۆکارێک بوو ئەوەی ناوی ئەم منداڵە بنەی دەنیز؟ هۆکارێکی ئەوێ من وەکو خۆم 50 ساڵم پێشمەرگەمە، ینی لە 93ەوە من پێشمەرگەمە، هەتاکو ئێستا پێش بەردەوامیشم لە پێشمەرگایەتی. بەس کە دەبینم شەروانێک ئەوها شەڕ دەکا دڵم ئۆقرەی ناگری، یعنی کە شەهیدیش بوو ئەوها لەسەر ئەو باڵەخانەیە فرێدرا خوارەوە، زۆر پێی پەرۆش بووم، زۆر پێم تەسیر بووم. بۆیە ناوم ناکوڕەکەم دەنیس. جێگرەوەی ئەم شەهیدە دەبێت ئینشاڵڵا. باشە. ئەو شەڕ و ڕوبەڕووبوونەوەیە بەرخودانی شەروانان لە ڕۆژئاوای کوردستان چه ئەحساسێکی لە دڵدا دروست کرده بووی؟ پێش چاوپێکەوتنەکەمان باست لەوە کرد ئامادە بووی تەنانەت بچیت شەڕ بکەیت لە ڕۆژئاوای کوردستان. ئێستانیش ئامادەمە، هەر کات و ساتێک پێویست بی ئێستاش ئامادەمە بۆ ڕۆژئاوا، ئامادەمە بجەنگم بۆ کورد تاچی بە هەر چوار پارچەی کوردستان، نەک کوردستانی خۆمە، هەر چوار پارچە ئامادەمە لەکوێ شەڕەبی غەدر لە کورد بکرێ ئامادەمە من بچم. باشە. دەتەوێت پەروەردەی منداڵەکەت کاکە دەنیز لەسەر چ ڕێچکەیەک بێت، بە چ شێوەیەک پەروەردەی بکەیت بۆ کورد بۆ کوردستان چۆن خزمەت بکات بوو نمونە؟ تەمەنا دەکەم ئینشاڵڵا پەروەردەی کەم جێگرەوەی شەهید دەنیز بیت، هاوشانی بی. باشە. شەهید دەنیز بڵێن ئافرەت بوو، کوڕەکەشت تەمەنی 10 ڕۆژە، خوا تەمەنی درێژ دەکە ئینشاءڵڵا. بڕیارتدا ناوی بکەیتە دەنیز، بە دۆدا چونت بۆی کرد؟ دەنیز ناوێکە تەنها بۆ کوڕە بۆ کچە بۆ هەردووکیان دەبێت؟ بەڵێ پرسیارم کرد دەنیز یعنی دەریا بە تورکی، بەس لە لای منەوە عیلاقەم لەوەی نەکە ناوەکە تورکیە. من بەو شەروانە زۆرم تەسیر بووم کە شەڕێکی ئەوها قۆڵی کرد و دوایی شەهید بوو، دوایە بە غەدر فرێدرا. لای من مانای ئەوە نییە داخواد نێوی کچەیان کوڕە، من لای من ئەوە گرینگە زۆر بە پەرۆشی ئەو شەهیدە بووم. جا کچ بیان کردوی، لای من کچ کوڕ فەرقی نییە، ناوەکەم نادەنیس. پێش لە دایک بوونی بڕیارتدایان ئەو دواتر کە لە دایک بوو ئیتر بڕیارەکە داوت دایکەمە؟ نا، لەو ڕۆژیەوە کە شەهید بوو بڕیارمدا، لەو ڕۆژی کە فڕیاندا لەسەر باڵەخانە بڕیارمدا کوڕەکەم ناونێم دەنیس. باشە. پێم بڵێ دوای ئەوەی کە ناود نادەنیز، دراوسێکانت خزم و کەسەکانت تێڕوانینی ئەوان چی بوو لەسەر ئەم ناوە؟ زۆر نەک دۆست و برادر لەوانەیە سەدان تەلەفۆنم بۆ هاتیە، ئەوە ناوێکی تورکیەوە ناوی کچانە و بەس من گوێم پێ نەدا بۆ شتانە، ناوی ئەنێم دەنیز و دەنیز. ئەگەر ڕێ پێدراوی چوار کچی تکەم لە ماڵەیە حەزم لێ هەر چواریان دەنیزبی، نەکەر ئەمەیە. یعنی ئامادەی ناوی هەر چوار کچەکانی هەر کچارکان کەمە دەنیز ئەگە بۆم بکە، نەکەر ئەمەیە، ئەوەندە بە پەرۆشی ئەو شەهیدە. هەست دەکەم کە قسەش دەکەی لەسەر ڕۆژئاوای کوردستان و لەسەر شەهید دەنیز بەدڵێکی پڕەوە قسە دەکەی، بەدڵێکی زۆر لە ناخدایە دەتەوێت دەری بوو. زۆرم لە ناخدایە، بە زاوەی دی هیوادارم لە ڕێگای ئەو کەناڵەوەش سەرکردەکانمان ڕێککەون
بۆی هەر چوار پارچەی کوردستان ڕێکەوی کوردستانێکی ئازاد دروست بکەین. زائیدی هیوادارم لە ڕێی کەناڵەکە ئەو پەیامە بگا سەرکردەکانمان ڕێککەون هەر چوار پارچەی کوردستان دەرفەتە بۆمان لەو کات و ساتەی هەر چوار پارچە لێک دەین و بیکەینە کوردستانێک و دەوڵەتی کوردی. دەستت خۆش بی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە تەمەنی کاکە دەنیزیش درێژ دەبی ئینشاڵڵا بۆ خزمەتی کورد و کوردستان. مامنێنی زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان کاکە دەنیزی تەمەن دەڕۆژ بوو کە لە باوەشی باوکی وەکو خۆی باسی دەکات ئەو چوار کچی تریشی هەیە ئامادەیە ناوی ئەو چوار کچەشی بکاتە دەنیز لە بەرامبەر ئەو خۆشەویستی کە بۆ ئەو شەڕوانانەی هەیە کە لە ڕۆژئاوای کوردستان گیانی خۆیان بەخت کردووە بۆ پاراستنی خاک و نیشتیمانی خۆیان و خەڵکەکەی خۆیان. لە چەند ڕۆژی ڕابردوو شەڕێکی قورس لە گەڕەکە کوردیەکانی شاری حەلەب ڕوویدا چەندین شەڕوانی کورد لەو شەڕەدا شەهید بوون. هەر ئەمەش وای کرد هەموو تاکێکی کورد لە سەرتاسەری جیهان دڵتەنگ بێت بۆ ئەم ڕووداوانە بۆ ئەو کردەوە نابەجیانەی کەوا دەرحەق بەگەلی کوردکرا لەم شوێنە. هەر ئەمەش وای کرد و یەکێک بوو لە هۆکارە سەرەکیانەی منداڵێکی تەمەندە ڕۆژە ناو بنرێت دەنیز بۆ ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەو کچە شەڕوانە کە لە ڕۆژاوای کوردستان گیانی بەخت کرد و شەهید بوو بتوانێت لە شوێنی ئەو بەرگری لە خاکەکەی بکات.